کە دەوتیێت ئۆتۆمبیلی بێسەرەتا بە تەنها شاهین و مەلیکە نییە؟ نا شاهینە و مەلیکە نیە، نزیکی 15-20 جۆر ساری بێسەرەتا بوونیان هەیە لە هەرێمی کوردستانە. وەکو کاریگەری لەم داخەیە کە هیچ کاریگەریەکی دروست نەکردو لە ڕووی سەعلەوە، سەعلەکان خۆیان سابتن، هیچ گۆڕانکارێکی بەسەر سەعلا نهاتووە. من لێرە جۆرەکانی توێتە شاهینە، مەلیکە، ماجێستا، لاندکرۆزەر، لێگزس ئەم سارانە لای من بوونیان هەیە. کە دەوتیێت ئۆتۆمبیلی بێسەرەتا بە تەنها شاهین و مەلیکە نییە؟ نا شاهینە و مەلیکە نیە، نزیکی 15-20 جۆر ساری بێسەرەتا بوونیان هەیە لە هەرێمی کوردستانە. کە ئەم بڕیارە کە دەرچۆ بڕیارێکی زۆر باشە بۆ ئەمنیەتی سلێمانی، دەستخۆشی لە هێزانەکانی سلێمانێکی بڕیارێکی دروستی 100% ناوە لە قازانجی ئینشەڵا خەڵکی فەقیر و هەژارایە. سەم ئۆتۆمبیلی تەنیشتە دەمە شاهینەوە نییە؟ بەڵێ ئەمە لە جۆری شاهینەیە و موسە. پێشتر نرخەکەی چەند بوو، ئێستا چەندە؟ نرخەکەی کاتی خۆی و بڕیارە دیرا پێشووتر نرخیان سەریان تقریبن 15 گەڵایە دابەزی، بەس لە ئێستا ساڵەکان جێگیرن. موز لە دەوری 50 بۆ 60 گەڵا تا 65 گەڵا ئەڕوا بەپێی پاک و پیسی سیارەکە. لیژنەی ئەمنی سلێمانی ئێمە ئاگادار کردوێتەوە کە کڕین و فرۆشتنی ئەم ساران زیاتر با بۆ خواروی عێراق، شارەکانی خواروی عێراق بفرۆشرێ. ئەوەیشی کە ئەمێنێتەوە کۆدێکی بۆ ئەوکە بەڕاستی هەنێک گوێرە شوێنی کراوە بەم سارانەوە، ئەوانی ژاقی خۆیان لە ئیجرایەتی یاسایی کرێ و بێسەروبەرەی نەمێنێ لەم شارەیە.